ئەمڕۆ سێمین کۆنگری کۆمەڵی کرێنشینان بەڕێوە دەچێت بزانین لەم کۆنگرێدا باسی چی دەکرێت واروەها هەوڵەکان بۆ باشترکردنی ژیانی کرێنشینان بەکوێ گەیشتووە تایبەت بم بابەتە زۆر بەڕێز عوسمان مەلا عەبدوڵڵا کە بەڕێزیان سەرۆکی کۆمەڵی کرێنشینانی سلێمانی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لە شوێنی کۆنگرەکەوە لەگەڵمان دەبێت کاک عوسمان سڵاوت لێبێ لە سێمین کۆنگری کۆمەڵی کرێنشینانی کوردستان باسە چی دەکرێت؟ من پیرۆزبایی لە خەڵکی کوردستانەکەم ببوونی یادی کۆمەڵی کرێنشینەوە کە سێهەم کۆنگرەیەتی پیرۆزبایی لە هەموو لایەکەم و لە بەڕێستان دیارە ئێمە کۆنگرەکەمان بۆ ئەوەیە کە گوڕوتینێکی باشتر بدەینەوە بە کۆمەڵەکەمان و بتوانین کاری جوان کاری باش بکەین بە هاوکاری ئەو کەسانی کە هاوکارمان لە ستافی حکومی و حکومەت خۆجیەکان و هەروەها ئەو کەسانی کە پەیوەندیدان بەم کارەوە ئێمە دەمانەوێت لە ساڵانی ڕابردووە چی کراوە ئەتوانم بڵێم کەمێش کراوە بەڵام بە شێوەیەکی زۆرە بۆیە داواکانی کە ئەم ساڵ یان لەمە دووە لە ساڵانی داهاتووە بتوانین کارێکی باش بکەین بۆی خەڵکی کەم دەرامەت و فەقیر و هەژار سوودمەند بن و بتوانن بچن ناو یەقی خۆیانەوە ئەمەش ئەکەوێت سەرشانی حکومەت هەرێمی کوردستان بە دەرەجەی یەک و بە دەرەجەی دووهەم ئەو وەزارەتانەی کە معنیدارن وەکو وەزارەتی ئاوەدانکردنەوە وەزارەتی پلاندانان و بەڕاستی زۆربەی وەزارەتەکان پەیوەندیدارن بەم کارەوە بۆیە دەبێت کاری باش بکەن کاری جێ بکەن تاکو بتوان ئەو خەڵکە لە خۆیان ڕازیکەن و خەڵکی بەقیر و هەژار و کەم دەرامەت سوود لەم یەکانە بینن کە دروستەکرێت بۆیە دەمانەوێت لە بواری کارەکانمانە تیش بخەینە لە ئەمڕۆمانە تیش بخەینە سەر ئەوەی کە حکومەت وا لێ بکەین بەرپرس بێ بەرامبەر ئەو کێشانەی کە ئێمە هەمانە بەرامبەر خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت بتوانین ئەو یاسانەی کە بووە بۆ خزمەتی کرێنشین هەموار کرێتەوە باشتر کاری لەسەر بکرێت و بتوانین ئەو یاسایی کە لە ساڵی 2011 ژمارە 16 2011 کە دەرچووە بۆ خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت خانوو یا شوقا هەر یەکەیە بکرێ بدێ بە خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت بە پێشێکیکی زۆر کەم و بە قسێکی دەشخایان وەکو لە ساڵانی ڕابردووە کراوە ئەم لە داهاتووشا ئەوە بکرێت و تاکو خەڵک ئینشاڵڵا سوودی لێبینێت. بەڵێ کاک عوسمان دیارە زۆرینەی کاتەکان کۆمەڵی کرێنشینانی کوردستان باسەوە دەکەن کە پێویستە حکومەت هاوکار و یارمەتی دەریان بێت بە شێوەیەکی سەرەکی بۆ چارەسەرکردنی کێشە و گیر و گرفتەکانی کرێنشینان لەم کۆنگرێدا چۆن کار دەکەن بۆ پتەوکردنی پەیوەندی نێوان کۆمەڵی کرێنشینان و هەروەها تەواوی لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی بتوانن باشترین خزمەت بە کرێنشینان بکەن. بەڵێ لەم کۆنگرێدا زۆربەی و کەسانی کە معنین بەم کارە داوەت کراون و ئێمە ئەو بانە ئەدین بەگوێ هەمویانە کە هەموو بەرپرس بن لەو داوایی کە ئێمە ئەمانەی وەکو وەزارەتی ئاوەدانکردنەوەیە پلاندانانە حکومەتی خۆجێییە لایەنە پەیوەنددارەکان لە بەم کارە هەمویان لێرن بۆیە داوایان لەکەین لەم منبەرەوە و لە هەموو منبەرەکانی ترەوە ڕاستەخۆش پێیان دەڵێن کە خەڵی پێویستی بە هاوکاریە خەڵک پێویستی بەوەیە کە کاری بۆ بکرێ لەبەرەوەی خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت زۆربەی خەڵکی کوردستان لەو چینەن بەڕاستی زۆر ماندوو هیلاکن ئەبێ ینی کارێکی باش کەن تاکو بتوانن ئەو خەڵکانە سوود ببینن بە تایبەتی ئێمە خەڵکمان زۆر هەیە کە ئێستا دەناڵێن بەدەست کێشەی کرێکی و خاوەن خانووە چەندەها کەیسی گەورە هەیە کە لە دادگاکانە کاری لەسەرکراوە و زۆرمان هەیە کە کاریگەری زۆر خراپی لەسەر خێزانەکانە جیابوونە و هەڵەشانوی خێزانی هەیە بەڕاستی ئەمە کارێکی زۆر قورسە ینی هەر ئەوانم تەحملەکەن ئێستا بە بۆنەی عەرەب و ئاوارە و هاوردە و ئەم شوێنانەوە بەڕاستی ئەزمەی سەکەن دروست بووە کرێ بەرز بۆ تەوانێ خانوو عەرەبەکان خانوو ئەکڕن یعنی کاریگەری سەر خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت. بەڵێ کاک عوسمان بە دیاریکراوی کۆمەڵێک پرسی دیکە هەیە کە کۆمەڵێک یەکەی نیشتە جێبوون تەواو بۆ کە وا بڕیار بوو بەسەر کرێنشینان دابش کرێ بەڵام تا ئێستا دابش نەکراوە و واروەها بڕیاری دروستکردنی یەکەی نیشتە جێبوونی دیکە بەسەر کرێنشینانە تەواوی ئەم بابەتانە لە کۆنگرەکەی ئەمڕۆدا قسە و گفتوگوی لەسەر دەکرێت؟ بەڵێ ئەوەی کە کراوە لە ساڵانی 2011 و تاوە نەبووە ئەوە سیتەک و زرگێز و کەڵەوانانە زیاد لە 4500 یەکەیە بەڵام بەداخەوە و هەمووی خەریکە بەرەو کاولکاری ئەڕوا کە پارێکی باشی بۆ دەرچوو 47 ملیاری بۆ دەرچوو بەڵام لە دواییە وەستانیان و پرۆژەکە هەمووی خەریکە ئەڕوخێ و کۆتایی دێت بۆیە من داواکارم کە ئەو پرۆژانە بەڕاستی کۆمەڵی خەڵک ئەگەر 5000 خەڵک لە ناو سێمانە دەرچێ بڕاتە ناو ئەو شوقان و خانوانەوە بەڕاستی لە سێمانیش ئەو قەڵباڵغی و فەوزایان نامێنێ و نرخی کرێدا ئەبەزێ بۆ یەکێ لە تەورەکانی ئەمڕۆمانەکە باسی لێوەکەین و ئەوەش کە ئێستا پرۆژێکی تر هەیە لە مای حوتا فۆرمدا بەشکرا و بە ئۆنلاین پڕکرایەوە لە ئەنجومەنی وەزیرانەوە شتەکان وەرگیرا کۆمەڵێکی خەڵک تقریبا 120000 کەس بەشدار بۆ لەو پڕکردنەوەی فۆرمەواتە لەو پرۆژەیە
پرۆژەکە تا ئێستا ماوەتەوە و لەبەرەوەی سعرەکەی کەم بۆ هیچ کۆمپانیاوەری نەگرتووە بەڵام بەداخەوە بۆ کۆمپانیا زەوەلاحانەی کە حکومەت خۆی هاوکاریانە و زەوی و بجێ باشیان هاتێ نەیاخستۆتە ژێر ئەم پرۆژەیە و بە زۆر نەیانداوە بەسەریان ئێستا کۆمپانیایەکەیە بە وەری گرتووە بەڵام هێشتا نەچووتە بواری جێبەجێکردنەوە کارەکانی تەواو نەبووە على ئاساس ئەو کۆمپانیای کارەکانی ڕێکارەکان یاسایەکانی تەواوکە و ئیشی لێ بکە ئەویش لە دوو شوێنە لە مەتیقەی کەڵەوانان لەگەڵ ڕێگەی قەراخ هوانە ئومێدەواری میشەڵا کاری لەسەر بکرێ و جێبەجێ بکرێ ئەویش لەبەروی خەڵک سوودی لێبین. بەڵێ کاوسمان دیارە پێشتر کۆمەڵی کرێنشینانی کوردستان تێبینیان لەسەر یاساکانی کرێنشینان هەبوو داوا کراوە کە پێویست تا جارێکی دیکە چاوبوو یاسایانە پشتێنێتەوە هەموار بکرێت ئەمڕۆ چۆن کار لەسەر ئەو بابەتە دەکرێت؟ ئێمە داوامان هەیە و داواشمان کردو بەڕاستی بە راپۆرتی خۆشمان گەیانومانە بە شوێنی بەرپرس و لێرەوە داواکەین لە پەرلەمان کە ئیتر یاساکان لێوە دەرەچێ کار بکەن بۆ کەسانی کە ئێمە ئیشان لەسەرەکەین بۆ خەڵکە فەقیر و هەژاری کە لە سلێمانیە لە کوردستانە یعنی خۆیان خوێنیان بەخشیوە گیانیان بەخشیوە و هاوکاری هەموو هێزە ناوخۆیەکان و حکومەت بوون تا حکومەت دروست بووە هاوکاری پەرلەمان بوون بەڕاستی بۆیە داواکەین لێرەوە پەرلەمان کاری جدی بکەن بۆ ئەوەی کە ئەو یاسانە هەموار کرێتەوە و سوودی باشی بۆ خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت بێ و ئەو یاسایش کە کێشەی لە بینی کرێکی و خاوەن خانوایە ئەویش هەموار کرێتەوە لەبەرەوەی یاساکەی هەست بێت لە مەسلحەت و بەرژەوەندی خەڵکی فەقیر و هەژار و کرێکی نییە. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆ عوسمان مەلا عەبدوڵڵا کە بەڕێزیان سەرۆکی کۆمەڵەی کرێنشینانن لە سلێمانی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.